دوایین ئامادەکاریانی هەولێرە بۆ یاری بەرامبەر نەفتی بەسڕا لە هەفتەی نوێمی خولی نایابی عێراق. هەولێر هەموو هەوڵێکی بۆ کردنەوەی گرێ کوێرەی یانەکەی بەسڕایە کەواتە ئێستا سەرکەوتنی بەسەر تۆمار نەکردووە. یاریەکە کاتژمێر 6:30 خولەکی ئێوارە لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجام دەدرێت. ئەم هەفتەیە تیپەکە بە ئاستێکی باشتر دەرکەوتەوە. دەمانەوێت ئەو بربەستە بشکێنین و یەکەم سەرکەوتن بەسەر نەفتی بەسڕا تۆمار بکەین. ئەوە گرینگە ڕێگە نەدەین هیچ خاڵێک لە نێو یاریگەی خۆمان لەدەست بدەین. هەموو هەوڵێک دەدەین سبەی بە هەمان ڕوحیەت و جێبەجێکردنی ئەرکەکان وەک یاری ڕابردوو لە نێو یاریگەی خۆمان و یاری پێشتر بەرامبەر زەوڕا دەرکەوین کەوا بە پێڕای زۆران ئێمە باشتر بووین بەڵام وەک ئەنجام باش نەبووین. سبەی دابڕانمان دەبێت هەر وەک دەزانی یارزانانی هەڵبژاردە ئۆچۆ و شێرکۆ و یارزانانی هەڵبژاردەی لاوان عەبدولقادر و عەلی شاخەوان کاپتنیانەکە شوان مامۆ کاریگەری خۆی دەبێت لەسەر یاریەکە. هەردوویانە کۆتاییەکەی مەشقیان ڕۆژێک بەر لە یاریەکە لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجامدا. هەولێر لە توانەکانی شێرکۆ کەریم و فرانکۆ ئاچۆ بەهۆی یاری هەڵبژاردەکان و عەبدولقادر ئەیوب و عەلی شاخەوان بەهۆی هەڵبژاردەی لاوان و شوان مامۆ بەهۆی پێکان پێبەش دەبێت لە یاریکردن. بۆ یاری بەیانی ئێمە تا ئێستا لەو فەریقەمان نەبردوێت لەم یانەیە. دەبێت شتێکی وا بکەین کە بەیانی ئەو ڕیکۆردە بشچین بەڕاستی هەرچەندە یاریزانمان زۆر چەند یاریزانێکمان ئامادە نینە لەبەر منتەخەب بەڵام ئینشاڵڵا من سێخەم بە هەموو یاریزانەکان هەیە کە بتوانن بەیانی ئاستێکی باش پیشان بدەن و سێ خاڵی یاریەکەش بەدەست بێن. بەس تەنها داوا لە هەندەرانی یانی وەرشی هەولێری دەکەم کە بەیانی ئامادە بن و پاڵپشتی هەموو یاریزانەکان بن بە تایبەتی گەنجەکانمان. ئینشاڵڵا بەیانی سێ خاڵی یاریەکە بەدەست دەین و یانی هەولێر لەم وەرزە لە کۆی 8 یاری خاوەنی تەنها 7 خاڵە و لە خانەی 14می ڕیزبەندی دەبیندرێت. یانەی نەفتی بەسڕاش 4 سەرکەوتن و 2 یەکسانی و 2 شکستی توش هاتووە و لە خانەی 5می ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.